هەرە توانین بە کەرتی کشت و کاڵ موچە خۆرانی خۆمان دابین بکەین. ئەو بربەستانە چییە کە دێنە بەردەمی جوتیاران جەنابێت هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی کە ڕێگری بکە بۆنە لەوەی کە ئەم بەروبوومە ئاوا سەوز بێت و کوردستانی سفادەی لێ بکە؟ من ئەڵێم ئەگەر ئێمە وڵاتی خۆمان خۆش بوێ هەرە توانین بە کەرتی کشت و کاڵ موچە خۆرانی خۆمان دابین بکەین. باشە ئەگەر وڵاتی خۆمان خۆش بوێ. بۆ نمونە هیچ سەمەرێک نییە لە دنیا تامی سەمەری هەرێمی کوردستان بدا. بۆ ئەگەر هێشتا وڵاتان تەماتەیەکی ڕق و تەق و بێ ئاو شووتێکی بێتام کاڵێکی بێتام تو حسابی ئەو مەکە ئێستا لە تۆڕی کۆمەڵایەتی بڵاوەکە کە بەروومی هەرێمی کوردستان دەرمان خراپی کردو. باشە باش من هەتا سەرێسقان دوژمنی دەرمانم. ئاخر چەکی دەسی من دەرمانە. ئاخر چەکی دەسی من چکە یەک ئەم حەودۆنمە ببینە هەموو دارێکم بەحسێکە، هەموو دووکانە برنجێکم بەحسێکە. ئێستا هەر لەم برنجەم هەڵکەندووە من کارم چییە؟ من ئیمتیحانەکەم. ئەگە سەریشم دە پێ ناوێدانم ئیمتیحانە ناجح و ناجح و ناجحی نەبوو کەیفی خۆیەتی.